الله وبركاته بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی ئەم بەرنمەیە بە دیداریەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێ واکەین هۆکارەکانی زۆربوونی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە چییە؟ لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بەدەرەکەون نەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرە، هەروەها و بە ڕێزانەی کە ناتوانن لە ڕێگەی سەتەلایت و کەناڵی ئاسمانی پەیام و بینەرمان بن، ئەتوانن لە ڕێگەی سۆشیال میدیەوە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە بینەری بەرنامەکەمان بن و زیاتر بەرنامەکەمان دەوڵەمەندکەن بە کۆمنتە جوانەکانیان. هەڵبەتە ئەگەر کۆمنتەکان جوان و ڕێک و پێک بوون حتممە خینە بەردیدی بەڕێستان. ئەگەر کێشە و گرفتێکیش هەبوو لە کۆمنتەکانە لە نووسینی کۆمنتەکان و دەربڕینەکاندا ئەوە داوای لێبوردن لە خاوەنی ئەو ئاکاونتە بەڕێزاکەین کە نەیتوانیوە بە جوانی کۆمنتەکەی بنووسێ، بێتە مایی تەشیر و ناوزڕاندن و لە کەدارکردنی بەرامبەر. بۆیە سوپاسدانەکەم ئەگەر هەتا بتوانن کۆمنتەکان شیاو بن و لەگەڵ تەوەری ئەڵلقەی ئەم جارە بگونجێ و یەک بگرێتەوە، ئەوە حتمما لە خزمەتی ئێوەی بەڕێزە بین. خۆشەویستانم، تەوەرە گرنگیەکی زۆری هەیە بە حکمی ئەوەی هەرێمی کوردستان دەرگای بۆ ئاڵا کراوە لە زۆربەی وڵاتانی دەوروبەرەوە بە ئاسانی تلیاک هاوردە بکرێت و بدرێت بە خەڵک و گەنج و ئەو خەڵکی کە ئێستا معتاد بووە لەسەری. ئەبینین زۆرێک لە زیندانەکانی هەرێمی کوردستان پڕن لە ئەو کەسانەی بە مادەی تلیاک حکم دراون، یاخود تلیاکیان پێگیراوە یاخود تلیاکیان بەکارهێناوە. اینجا حتمما ئەمەش خۆی بۆ خۆی حاڵەتی نەرێنی لە نێو کۆمەڵگەدا دروستەکە، دوجارە بێتە مایەی خۆکوشتن و کوشتنی بەرامبەر و نانەوەی ئاژاوە و ئاژاوە جێڕی و هەندێک جارە بێتە هۆکاری لێکترازانی خێزانەکان و بێتە هۆکاری تەمان پێش هەموو شتێکیش ئەوەمان بیر نەچێت کە خۆی لە خۆیان ئەمە حرامە و چێتە قاڵبی منکەراتەوە و ئەو شتانی کە حرام کراوە ئەچێتە قاڵبی مەشروب و کوحول و هەموو ئەو مادانەی کە ئینسان هۆشی خۆی پێ لەدەست ئەدا. بۆیە بەڕاستی ئینسان خی گەورەوای دروست کردووە کە زۆر عەزیزە، زۆر گەورەیە، پلەیەکی زۆر بەرز و بەڕێزی هەیە لە لای خی پەروەردگار، نابێ بەو شتانە خۆی لە کەدار و عیبدار بکە، هەم لە دنیا هەم لە قیامەتدا. بە حەقەت بۆیە ئەم تەوەرەمان هەڵبژار لەبەرەوەی لە ئێستایا خەڵکێکی زۆر بەم گرفتەوە ئەناڵێنن. کۆمەڵێک لەو ئەزیزانەی کە هەمیشە هاوڕێی بەرنامەی ئێمن و کۆمنتمان بۆ ئەنووسن، کۆمنتەکانیان نەخوێنمەوە، بەڵام ئەچمە لای پەیوەندی، دوای ئەم پەیوەندیە کۆمنتەکان نەخوێنمەوە. کاک محەممەد وەرەگرم لە تەکیەوە. کاک محەممەد فەرموو جانەکەم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه. دەستان خۆش بۆ، چاوتان خۆش بۆ بەرنامەکان. زۆر سپاس دەکەم کاک محەممەد جان. مامنونم. کاکی باوکم، هۆکارەکانی زیاد زۆربوونی ئەو بازرگانیکردن مادەی هۆشبەر حکوومەتە، گەشتی حکوومەتە، کەسانی زۆر گەورە لە پشت ئەو مەسەلەیەوەن. بەڵێ ئاراوەڵا برا کەسانی زۆر گەورە لە پشت ئەو مەسەلەیەوەن گەشتی و حەلیشی هەیە بێ حەلی نییە. حەل ئەوەیە کاکە گیان بدۆ سونێکی بوونی بۆ بکەیت تێگەی بە ئاسانی کەشف بوو کێشم، بەڵام کاکە حکوومەت بری نایە تێگەشتی ئەگەر بێت و خۆی ئیشی حکوومەت بۆ کەسانە ئەڕوات تێگەشتی ئەم حکوومەتی ئێمە ئیشی بە پیاوی خراپ ئەڕوات وەرە بزار پیا و باشە بینەوە لەم حکوومەتەیە نییە. ئەوەی هەیە کۆمەڵە کەسێکن تێگەیشتی بۆش ئەمانەی پێویستە کاکە بکە وەکو سەگ بیکا بەگەشت خەڵکە وەکو سەگ قوڵقاچی خەڵک بێتەوە بیخوات ئەوانە کاکە گیان تێگەیشتی. بەڵێ ئاراوەڵا برا دەست و چاو خۆش بێ کاک محەممەد حرام و حڵالی شێکی کاکە حلال و حرام لە هەر شوێنێکە هەبێت ڕاستە، بەس لە کوردستانە حرام و حەڵال نەماوە، چۆن لێ کەلیمێک نەماوە بەناو حەڵالەوە تێگەشتی حەچیشت هەیە حرامە تێگەشتی. ئاراوەڵا حەچیشت هەیە حرامە حەڵال نەماوە لەم وڵاتی ئێمەیە. ئاراوەڵا ئیتر ئەڕێزە پێغەمبەریش فەرمێت هەر شوێنێکە ئەرە حەتا حەڵال و حرام لە ناوتانە بێت ئومەتەکەم بەرخێرە بێت واتە سەلامەتە بێت. ئەوە حرامیش هەمووی بەتە حرام ئینشەڵڵا ئومەتەکەمان سەرنگومە بێ وەکو قارون هەموومان بەناخی عەزاب چینە خوارەوە. باشە؟ خی گەورە ڕەحمکە و هیدایەتی هەموو لایەک بدا. سپاس دەکەم کاک محەممەد جان.
ئەچمە لای کاک مەحموود لە پیرەمەگرونەوە دواتر کۆمنتەکانە خوێنمەوە. کاک مەحموود. السلام عليكم كاك عليك السلام ورحمة الله وبركاته. كاك برنامج لك مستر به إن شاء الله تلفزيوني بيام هر كشاو هر سركوتوبي إن شاء الله واي جورب ومان ميلا شاروج القيامة كارا وكرمداني سركوتوكا يا ربي آمين إن شاء الله. سپاس بۆ جەنابی شێخ. برگری لە عینی پیرۆز تاکە کەناڵەکە بەقەناعەتی من برگری لە عینی پیرۆزی ئیسلامەکە لە پیرۆزەکانی دین لە خاک و نیشتیمانی کوردستان وخوای گەورە سەرکەوتوویکە ئینشەڵا لەسەر خێر و ساحتە و تەوحید ئینشەڵا. سپاسە دەکەین ئینشاءالله. واللهی هۆکاری مادە هۆشبەرەکان بەقەناعەتی من هۆکاری وەکو برادرانەش باسییان کرد هەمووی هۆکاری ئەم حکوومەتە گەندەڵەیە مەسەلەن حیفە ناوی بنێ حکوومەت حیفە بڵێن ئەمانە هەر خۆشیان مافیان خۆیان بازرگانی بە خەڵکەوە ئەکەن بازرگانی بە ئینسانەوە ئەکەن بازرگان جاوە چ جایەوەی کە بگا بە مادەی هۆشبەر ئەمیش بابەتێکە لەو بابەتانە ئیتر هەتاوەکو باسی بکەین ئێمە ئەمە بەرهەمی علمانیەت و ئەمە بەرهەمی علمانیەتە بۆمان بەڕاستی حەی بۆ ئەو دەنگانەی کە بەناو موسڵمان و بەناو حاجی و بەناو پیاوی ئەهلی دین کە دەنگیان داوە بەم کەسانە و کە هیچ حسابێک بۆ پیرۆزەکانی ئاین و هیچ پیرۆزی حسابێک بۆ پیرۆزەکانی نیشتیمان و خاک و وڵات و یعنی هیچ شتێکیان نێژۆتۆ لە وڵاتێ هەتا وەکو گەنجەکانمان فێری مادەی هۆشبەر جگەرە ئارە خواردن کەناڵی فەسادی لە کاتێکە ئەم هەموو کەناڵە هەیە بۆ فەسادی بۆ یعنی بۆ یعنی هەمووی هۆکاری سەرەکی ئەگەڕێنمەوە بۆ ئەم حکوومەتەوە ئەم دەسەڵاتە ئەلمانیە و خەڵکیش ناهۆشیارە بەداخەوە دەڵێ وایە هۆشیار بێ چی دیکە دەنگ نەدا بەم گەندەڵانە بەم دزانە یعنی هۆشیار بێ حتا ئەبێ وڵات ببوورە ئەبێ هاوڵاتیانمان هوشیار بن ئەم بزانن دەنگە دەن بە چیە چونکە هەر دەنگێک بدرێ بە هەر کەسێک بە قەناعەتی من شانی ئەوە نەبێ لە ڕۆژی قیامەتا لێپرسینەوەی لێکرێ من بە قەناعەتی خۆم دەنگدان جگە بە لایەنە ئیسلامیەکان بە هەر لایەنێکی تر بدرێ بە حرامی ئەزانم من بە حەڵاڵی نازانم تر بە هەر ناوێتەوە هەر لایەنێکی سیاسی دروست و بێ ئەوانش ئەمڕۆ کە بەو ناوانەوە هەڵمان ئەسەڵەتێنن سبەینێ وەکو لایەنێک ئێستا لە ناو حکوومەتایە ئەوانیش بەیانێتنە ناو ئەو دەسەڵاتە جوانەوە کە هیچ ڕێزێکی نێشتۆ بۆ مرۆڤ کە هیچ ڕێزێکی نێشتۆ بۆ ئینسان بۆ بەها پیرۆزیەکان ئیتر بە قەناعەتی من نەبێ خەڵک خۆی وشیار بێ ئەم میلەتە وشیار بێ جارێکی تر دەنگەکانی خۆی نەفۆتێنێ دەستی خۆش بێ یاخوا کاک محمود هەڵ لە خەڵەتێ. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ تێبینیەکانت دەست و چاو خۆش بێ. ئەزیزان لێرەدا بەڕێزێک سەلام نووسیوێتی سەلام عەلەیکوم بە ناوی ئێمدیەوە کاک عومەر حەسەن نووسیوێتی کەی ئێوەش باواز لەو کۆمنتە بێنین چکە ناوی خەڵکی تایە ئەویان لێگەڕین. کاک سیروان حەمە ڕەشید نووسیوێتی هۆکاری نەبوونی حکومڕانیەکی ڕەشید و دادپەروەر بێسەروبەری دەسەڵاتە. فەرەیدون محەممەد نووسیوێتی نەبوونی پەروەردە لە وڵاتەدا حکوومەتێکی ڕاستەقینە و پاک و دڵسۆز نییە. جەمال کەلاری نووسیوێتی هۆکارەکەی نەبوونی حکوومەتە کۆمەڵی مافیا بە هەوەسی خۆیان هەموو شتێک دەکەن. ئارام ئەحمەد نووسیوێتی ئالوودەبوون بە مادەی هۆشبەرەوە کارێکی زۆر قێزەونە هیوادارم حکوومەتی هەرێم سزای قورسیان بدات. یاسین قادر نووسیوێتی زۆربەی بەرپرسە باڵەکان بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن. هاشم عەبدوڵڵا ئەڵێ زۆربەی ئەوانەی مامەڵە بە مادەی هۆشبەرەوە دەکەن بەرپرسەکانیان لە پشتا. ئەنەس محەممەد ئەڵێ هەر کەسێک ترسی خودای لە دڵدا بێت هەرگیز کاری واناکە. شەهلا ڕەشید دەڵێ بێکاری گەنجەکان
کاویش هۆکارەکەی ئەم دەسەڵاتە بێباک و گەندەڵانان دروستیان کردووە. پەروین حسین ئەڵێ ئەوانەی ئەو کارە دەکەن یان بەرپرسە یان بەرپرسێک لە پشتێتی ئەگەرنا بە کەسی فەقیر ئەوە ناکرێ. ئازاد کەمال ئەڵێ بەرپرسەکان کاری بازرگانی مادە هۆشبەرەکان دەکەن. کۆچەر چیاوک نووسیوێتی بێبەرنامەی حکوومەت و نەبوونی گرنگیدان بە کەرتی پەروەردەیی. عەلیستارە ئەڵێ بەرپرسەکان خۆیان بەشدارن بۆیە ئەم دیاردەیە ڕوو لە زیادبووندایە. کامەران هێمنش ئەڵێ حکوومەت بە مەبەستی عەفوو حکوومەت مەبەستی نییە ئەم دیاردەیە بنبڕ بکرێ. شنۆ عەبدوڵڵا ژەڵێ ئەمە پلانە بۆ ئەوەی گەنجەکانمان ئاگیان لە سیاسەت نەمێنێ. عومەر کەریمی ژەڵێ زۆربوونی مادەی هۆشبەر باڵپشتیکردنی کۆمەڵە مافیایە بەبێ ئەوەی هەز بە بەرپرسیارەتی بکەن. محەممەد عەلی ژەڵێ هۆکارەکەی هەز نەکردنە بە بەرپرسیارەتی تاک لە کۆمەڵگەدا. دانا عەلی ژەڵێ بێپلانی حکوومەتە ئاگای لە هیچی ئەم وڵاتە نەماوە. بەڵێ بەڕێزان بەردەوامە بم لە وەرگرتنی پەیوەندەکانی ئێوەی بەڕێز دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی شاشەی ئەوەی کە لە شاشەی کەناڵی پەیام هەیە پەیوەندیمان پێوە بکەن بە خۆشحاڵیەوە قسە لەسەر ئەم تەوەراکەین چونکە تەوەرێکی گرنگە گەنجەکانمان تا دێ ڕوو لەم دیاردە قێزەو ناکەن. دیاردەی زۆربوونی بەڕاستی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە با باوکی ماکوان وەربگرم لە بازیانەوە. سڵاوی خوا لە جەنابەت باوکی ماکوان. زۆر مەمنونم سپاس دەکەم. سپاس دەکەم زۆر بەڕێزی لە خزمەتە. وەڵی بەڕێزەکە من بووە مۆزوعە زۆر قسەی حکومەت ناگرم. حکومەت یەک ڕێکەوە تاوانبارە کاژیرگەیەکی قەیرانایی بۆ خەڵکی کوردستان ڕەستانوە. خەڵکی ناچار بۆ خەڵکی ناچارەوە پەنابەرێ بۆ هەموو شتیە پەنا بۆ هەموو کەرەستانە بەرێ کە پارە ئاگەی بڕۆ یعنی قوتی ژیانی خەڵکی دەسەرە. بەداخەوە بۆ کۆمەڵگەی ئێمە یعنی یان شتە لە کۆمەڵگەی ئێمە شتێکی نامۆیە کاک محەممەد بەڕێز. ئەمە بەرنامەی علمانیەتە بەرنامەی وڵاتە سورهێزەکانە ئێستا وڵاتی وەکو ئەمریکا و بەریتانیا بازرگانی مالی وەشبەری پێواکەی کاک بەڵێ جا لە هەرێمی کوردستان خۆ ئەو یاسایە نییە تاکو وڵاتێکی پێشکەوتووی وەکو ئەمریکا و بەریتانیا ئەو یشتێکی یاگرێت لە هەرێمی کوردستان خۆ برای بەڕێز هیچ یاسایەک نیە هیچ حکومەتێک بوونی نیە. جا لەبەرەوە خەڵکی ئێمە خەڵکێکی فەقیرە پەنا بۆ هەموو شتانە بەند کە پارە ئەکا کە کویانی لەسەر بشێنن. بەداخەوە مامۆستایانی هیچ کەس ڕەخەمە لەم ڕۆوە یعنی ئەوە یعنی باش شتێکی ڕۆن و ئاشکرایە یعنی حەق وایە لە مایەکە دوو تارە بەسە خاکەن بۆ شتانە بۆ شتی حرام و حەڵال. کاک محەممەد وازحە بەداخەوە بۆ مدەتی بەداخەوە گەلێکی مسلمان بووین ئێمە بەداخەوە کە خەریکە شیرازەی کۆمەڵاتیمان تێکەچێ خەریکە شیرازەی وڵاتمان تێکەچێ زۆر بەداخەوە ئەمە هەموو سیاسەتی علمانیەت و بەرنامەی علمانیەتە ماوەسای بەڕێز. سپاس دەکەم باوکی ماکوان دەستی تۆش خۆش بێ. بەڵێ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ چاودێری نەکردنی حکوومەت بە شێوەیەکی باش بۆم حاڵەتە بەڵام دوجار هیچێک لە هۆکارەکان ئینسان خۆیەتی واتە ئەو مرۆڤەی کە ئالوودە بێ بە مادەوە ئەتوانێ خۆی لێ بە دوور بگرێ ئەتوانێ دڵنیا بێتەوە لەوەی کە ئەم مادەیە ئەم شتێک کە بەکارێنێ حرامە بۆیە پێویستەکە خۆی لێ بە دوور بگرێ بۆ ئەوەی سزای قیامەتی و دنیایی بەرنەکەوێ. با بچمە لای کاک عەبدوڵڵا لە چوارقوڕنەوە. السلام عليكم ورحمة عليك السلام ورحمة الله وبركاته كاك عبد الله جان. باخي ترياق وحبو أواكر ونيا؟ بله. إذا باش تبقى حكم أجنبي حب ترياقي وخولي لده أتنبزانا حكومتك كتير مركزي ترسنا وكل حكومة الدولات ده عالم ده ترسنا وكل حكومة ده عالم بعدنا حكومة هرم مكة حكومتي مركزي أتو دواي تنزح كلا كده نسوار سوي عراق ده أي شوار كتوا أي شوار كتوا شوار كتوا موتيات وبا تركمان أو شوار كيا هذه كي حكومة مركزية تداوي كسر شيء ده شوار سوي عراق دبر شوار سوي عراق بارز كتيا دبر بس كترياك وشيء بس الدنيا هذا أجت إنك بس خريج مريشك خواردنه فهذا بدأ جندي بدأ جندي هذه كذي فهذا هو نزور بنا بغداد ليه كذي بنا الدنيا إذا سخفتي لك برجال هذا أول ما شو خوارجان إثبات هذا هو في مركز ذكر إذا أول ما غير المسواء 15000 بقرة 3000 بقرة 15000 بقرة أو حكومة مركزية فلا حكومة برباد رشاشة أو تاسع هذه أو حكومة البشر إيران خلاص
خراترشي لك تركيا خراتر لك سوريا خراتر لك طبعا تعالوا في دوري إثبات لك تعالوا في دوري خلي إثبات تعالوا لك تأخذ دائما كاقة بو سوادك بو عجاوة لا بروبلم دا تركيا لا تجواتي بردا لا تجوات بوتي بو تقمان يكتب ترفتن لا تجواتي بردا أول برسالة إخوان لا تجواتك أنت لا تجوات وشردك بويات إيش الخوشي دەست و چاو خۆش بە کاک عەبدوڵڵا سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت هەمیشە سەرکەوتوو دیارە کاک سۆران غەریب کۆمنتی نووسیوە قسە بە حکوومەتەڵێ دوین تاهیر نووسویەتی سەرکەوتوو بم سپاس دەکەین ئاڤار عوبەید نووسیوێتی هەموو شتێک خەتای دەسەڵات نییە خەڵک خۆی ناهوشیارە بێگومان ئێمە باسی ئەومان کردوتمانە بێ هاوڵاتی خۆی هەست بە بەرپرسیارەتی بکە لە نەفسی خۆی چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ وئین لبەدەنیکە لعەلەیکە حەق واتە جەستەت ئەندامەکانی جەستەت مافیان بەسەرتەوە هەیە و بۆت نییە هەموو ئەندامانەی کە خۆی پەروەردگار وەکو فەزلێک پێی بەخشیوی ئەبینی زۆرێک هەیە مەسەڵەن لە بێدەستی بێقاچی بێچاوی بێهەستی بێگوێیی بێ قسەکردن هەموو ئەمانە ئەناڵێنن لە کاتێکا خی گەورەت و ئەم هەموو نیعمەتەی پێ بەخشیوی نەتوانی ڕێز لەو نیعمەتانە بگری کە خی پەروەردگار پێی بەخشیوی بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ وئین لبەدەنیکە لعەلەیکە حەق واتە لاشەی تۆ حەقی بەسەرتەوە هەیە ئەبێ ئەم حەق و مافە بپارێزی و بەکەم سەیری نەکەی بەکەمی نەزانی دوجار ئالوودەی نەکەی بە مادەیەک بە نێرگەلەیەک بە خوا نەخواستە پەرژینێکی قایم بێ لە ڕووتان بە مەوادی کوحوڵ و مەشروب و هەموو ئەمانەی کە ئێستا بوون بە باو و بوون بە عادەت و بوون بە چاولێکەری واتە ئەگەر گەنجێک ئەمەی نەبێ مەشروب نەخواتەوە خوا نەخواستە یاخود جگەرە نەکێشێ یاخود نێرگەلە نەکێشێ ئیتر ئەوە نابێ حسابی بۆ بکرێ بەڵکو لە دەوروبەری هاوڕەکانی خۆشیان ڕەنگە بەکەم سیر بکرێ بۆیە تکاتان لێکم با کەس بەکەم سیرتان نەکا عەقڵتان بەکەم سیر نەکرێ خۆتان بەکەم سیر نەکرێن خۆتان کە سوکارتان بەکەم مەزانن لە کاتێکە ئێوە دووچاری ئەم حاڵەتە ئەبنەوە ئەوە کە سوکارتانن پێتانەوە ماندوو ئەبن تاتان هێننەوە سەر ڕاستەڕێ ئەکەونە زیندان ڕەنگە ئەعدامی تیا هەبێ ڕەنگە تووشی 1001 دەردوو نەخۆشی و بەڵا ببن داواکارم لە خۆی پەروەردگار ئینشاءڵڵا هەر کەسێک ئالوودەی ئەم مادەیە و هەموو ئەوانەی تریش کە ئەبنە هۆکاری بە خەسارەتدانی هەم پارە هەم ڕوحی معنەوی و ئینسانە خی گەورە هیدایەتیان بدات و ئاوەڕی جدی لە خۆیان بدەنەوە بۆی واز لەو شتەقێ زەونانە بێنن ئەچمە لای باوکی محەممەد لە ڕانیەوە کاکە مەحموودی برام و کاتەدان گیانەکەم باوکی محەممەد سەلامی خوارد لێبێ لە هەموو لایەک زۆر زۆر سپاس من سەرەتا دەمەوێ بڵێم کۆمەلگا پێویستە خۆی هەر بە بەرپرسیارێتێک بکە ڕێگە لەو بڵاوبوونەوە بدرێت بەڵێ باوەڕم پێ بکە جاری وا هەبووە بە کۆڵانەی وادا ڕۆیشتوون مناڵی هەرزەکار 12 ساڵین بینیوە جگەرەی بەدەمەوە نە ناسیمە نە جیرانم بووە نەهی من وەستاوم 2 دقە 3 دقە کاتی خۆم داوەتێ نسحەتم کردووە کە ئەو جگەرەیە خراپە هەم بۆ سحەتی هەم بۆ زۆر شتی کرد پێویستە لە هەر هەمومان سەرەتا یعنی ئەو مووقیفانە بقۆزینەوە ئەو مناڵە ئەگەر لە ئێستا لە سەرەتاوە لە جگەرە دیگەڕێنیتەوە تووششتی گەورەتر نابیتن پاشان من دەمەوێت خاڵێکی تر ئیشارەی پێ بکەم باوەڕ بکە کاکە مەحموودیان ئەو بابەتە لە حەدی خۆی گەورەتری کردێ دەسەڵات ئەگەر بڵێم دەسەڵات ڕیکلامی لۆ دەکا بۆ ئەوەی خەڵک من لە مادەی هۆشبەرەوە بنێتن و بێوێ خەڵک گەنجانەکمان مادەی هۆشبەر تاقی بکاتەوە بە دووری مەزانە و بە درۆ و تەعەجوبی مەزانە باوەڕم پێ بکە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بەو شێوە نییە قەناعەتکە مجتەمەعی کوردی خەڵک هەرێمی کوردستان خەڵکەکی یەکجار زۆر و لەخوا و بەدین و دوورە لەوشتا سیر و سەمەرانەی کە لە مجتەمەعی ئەوروپی و شوێنی تر هەیە من تەسەوور دەکەم لە ئێران لەوانەیە گەلێک زۆر بەتایبەت لە مەنتیقەی عەجەمستانەکەی بەڵام بڕوا بکە مبالەغەکی یەکجار زۆری لێکرایە لە هەرێمی کوردستان لە بەکارهێنەری مادەی هۆشبەر نەک لە فرۆشتن و لە تیجارەت پێکردنی تیجارەت پێکردن لەوانەیە زۆر ببیتن لە سەردەمانێکی پێش زووتر بەڵام بە تیجارەتکردنی مادەی هۆشبەر نە بە من و نە بە کەسێکی کارە و ساکار ناکرێت بە کەسێک دەکرێت کە بزانی
سیارەی دامڕۆژ بۆی ئاساییە لێخوڕی کە چەندین سەردار هەبی دیفاعی لێ بکاتن ئەو سیارە تەفتیش و ئەوە نەکرێتن و لە بەرامبەر ئەوەشدا من دەستخۆشیێکی لەبزار زۆر لە هێزە ئەمنیەکان دەکەم بەڕاستی چالاک بووین لە ڕێگرتن ئەلەوەی بەڵام بە دیوێکی تریشدا دەستێک هەیە ڕیکلام بۆ مادەی هۆشبەر دەکات قەنەعەت بکات هەرێمی کوردستان بەکارهێنەری مادەی هۆشبەر ئەبەو شێوە نییە من ئێستا بەش بە حاڵی خۆم خاوەن ئەوەندە هەزار خزم و کەسەمە یەک کەس نییە لە خەڵک و کەسیمە لەوانەیە لەنادیش ئێستا بیر بکەوە لەوانەیە لە هەموو عەشرێت و خزم و کەس و کارەکانت یەکشێک نەبێتن کەواتە الحمد لله واشكر من ربي بەڵام تاک بە نسبەتێک هەیە یعنی لەوانەیە دیار دەبی بەڵام نەبووە بە دیاردە ینی خەڵکەش یەکجار زۆر ئەوە بیتن من بە تەسەووری من کە یعنی تەواو بابەتەکەم ئەوە کردیان مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ڕیکلامی بۆ دەکرێت بۆی خەڵکێک ڕووی پێکات ئاگاداری ئەوە بن کە ینی میدیا کارەکان ئاگادار بن بەو شێوە نییە قەناعەتم پێ بکە بەو بە گوێرەی ئەوەی کە من کاتە ئەگەر مادەی هۆشبەر بەربڵاوە لە هەرێمی کوردستان باشە بۆ نەخۆشخانەیەکمان نییە بۆ چارەسەرکردنی مادەی هۆشبەر لە وڵاتان کەسێک یەک تۆز کێشی پێوەمادی یەکەم جار لە نەخۆشخانە چارەسەر دەکرێت نەک لە زیندان ئەو ئینسانە هێندەی دیکە تووشی کەئابە و خۆ ئینتیحارکردن دەبیتن لە ئەوروپا کە دەیانبەنە زیندانیش معالەجەی صحی تەندروستیان دەکرێت نەکەر معالەجەی دەرونی دوای لە کوردستان ئەو زیندانی کردنە ئەوە چاکسازی نییە ئەوە ئینتیحارکردنی ئەو ئینسانیە وەڵامی دەزانم نەفەرێکی بگرن برێنەوە مادەی هۆشبەرە لە چوار دیواری بنێ بۆ سێگەمە ناخواردنی بنێ ئەوە کەی چاکسازیە تۆ دەبێ قسەی لەگەرکەی ئەوەڵەن ئەو مادە حرامە بەکاریبێنی دەست و چاوت خۆش بێ باوکی محەممەد زۆر ڕاستە مسواسی جەنابە دەکەم هەمیشە سەرکەوتوو بی ئەچمە لای باوکی پێشەوە لە ڕانیەوە باوکی پێشەوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته جوانی کام محمود جان باش سپاس دەکەم باوکی پێشەوە ئێوە باشە خۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سپاس دەکەم خالت خۆش بێ ئینشاءالله برا گەورەی لە خزمەتم کاکە وەڵڵاهی هەرچۆن وەکو گرانبوونی بنزین و گرانبوونی غاز و گرانبوونی نەوت و بنزین و بەع و گرانبوونی هەموو سێکتەرەکانی ژیان مەسوولەکان لە پشتەوە مادەی هۆشبەریش مەسوولەکان لە پشتەوەنا بەڵێ ئاخر چۆن یعنی مەسوولەکان چیەکەن بۆ نمونە خۆیان ئەوان دەیێنن لە ڕێگای قەنسەختیەکانەوە لە ڕێگای باز ڕێگانەکانیانەوە دەنا باشە کەسێکی فەقیر ناتوانێت هەواندەی هۆشبەری کوێ بێنێ لەکوێی بفرۆشی بەکەی بفرۆشی بەکوێدا بێنێ فەقیر نازانێت ئەگەر فەقیر بێنی لاقای سزنەی دەکەن ئەگەر بۆ نمونە بەرپرسێک ئەوە بکات دەبێت بەرپرسێک بێ بۆ نمونە نزیک بێ لە دەسەڵاتەوە نییە 100% ئەدی هەموو قەیرانەکێ دروستی کردەوە ئەوە شاکاکەیە کە لە قەیرانەکان گەتوشی گەنجەکان وەسو شارەکان بووە ئەدی ئەو قەیرانانە قەیرانی بەزێ قەیرانەوە قەیران ئەو هەموو گرانی بێکاری هەر مەسوولەکان لە ئەو مەسوولەکان لە پشتە بەڵێ دەست و چاوت خۆش بێ باوکی دا لە میلەت دەکەم دا لە زمانە دەکەمێکی قبوڵ نەکا و هەموو زوڵمەی باوکم دەبێتە سەر شەقامەکە پێشاندانی 100 تا سەری بکرێت بەڵێ دەست و چاوت خۆش بێ سپاس بۆ پەیوەندێکەشت هیوای سەرکەوتنت بۆ خوازم کاک ڕۆستەم عەلی دەستخۆشیەکە سپاسیەکەین لە کۆمنتەوە لە فەیسبوک خاتو فەوزیە حوسێن نووسیوێتی سڵاوی خواتان لێبێ سڵاو لە ئێوەش بێ دوورکەوتنەوە لە دینی ئیسلام هۆکارە دوو لە ڕووتان هەموو بێ ئەخلاقیەک ئەو دوو حیزبە دەسەڵاتەی لە پشتە ئەمە منۆکو خۆی کۆمنتەکەم بۆ خوێندنەوە هەڵبەتە ئێمە بەڕاستی مەحکومین بە دوو حیزبی دەسەڵاتدا لە هەرێمی کوردستان ئەم دوو حیزبە ڕەنگە ینی ئێمە ئەتوانین بڵین مەسەلەن حکوومەت پێویستە چاودێری زیاتری ئەم بوارە بکە واتە ئەم دوو حیزبەکە لە حکوومەتان هەر کەسە و لە زۆنی خۆیەوە هەست بە بەرپرسیارەتی بکە بۆ بنەبڕکردن ڕێگریکردن لە تەشەنەسەندنی ئەم حاڵەتە قێزەونە چەم لەگەڵ بوو کاک پۆڵا وەرەگرم لە شاری هەولێرەوە سپاس بۆ جەنابێت هەموو کاتت باش کاک پۆڵا گیان جەنابیشت ماندوو
زۆرن بەپێی بارودووەقەکەی ئێستا زینگەی دەور و پشتمان دەستی دەرەکی کاک مەحموود بەسقاڵی سەرەکیان کاک کەما باسی ئەوانی کردکەم پەرلەمانی کوردستان دەتوانێت چارەسەری بکە دەرکردنی یاسایەک بەداخۆ نایکەن هەر بازرگانێک دەتوانن یاسایەک دەربکەن هەر بازرگانێک کاری بازرگانی بە مادەی هۆشبەرەوە بکات ملک و ماڵەکەی مصادرە بکرێ بدرێ بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەویش دابەشی بکا بەسەر کەم ئەندامان پێداویستێ تایبەتیەکان بە بڕیار ئەو کاتی ئەگەر ئەو بڕیارە دەست کاک مەحموود ئەگەر جارێک دەرباز بێ ئەوەی بازرگانی دەکات جاری دووەمی دەربازی بێ دڵنیا بە جاری سێەم دەربازی ناکرێت کەواتە لێرەوە لە سەرەوە ئەوە دەبێت بەڵام بۆ نایکەن من نازانم هیوادارم لایەنەوە پۆزیسیۆنەکان بە تایبەتی برایانی دادگەری ئیسلامی پێشنیارێکی وا بکەن دەستکاری یاساکە بکەن هەر بازرگانێک ساکەوە کە بازرگانی کردووە بە مادەی هۆشبەر ملک و ماڵی لە عەرەبی لەناو قەوانێک المەنقولە وەغێر مەنقولە بدرێ بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بزانێت چێ دەوێرەی بیکا بەڵام داخەوتەم یاساکان لاوازن دەستبەتیان داوە کەلێنیان داوە خاڵێکی تر دە ڕۆژ لەمەو پێش بانگەواز کراو لە ڕاگەیانەکان باسکرا لە هەولێر گوایە چەندان تۆن ئەو سلیاکەی ئەو هۆشبەرەی دەچێتە ناو نەرگەلەکان لە چارۆچکەی عەنکاوە لە هەولێر دەستی بە سەرتاکیدا من چاوەڕێم دەکرد پەرلەمان بێتە سەرخەت سەرۆکی حکوومەت بێتە سەرخەت دەستگاکان بێتە سەرخەت کەس باسی نەکرد کەواتە دەکرێت جوانێک جوانی مەڕبێ دوورش پەلاماری بدا گوگەکە دوور نەخاتەوە یانی چی و ئەو جوانە هەر نەبێ باس لە کاک مەحموود هۆکاری تریش لە هەولێر من پێ دەڵێم بەداخەوە لە 2014ەوە کە هەولێریان کردە بە پایتەختیای گەشتیاری عروبا کەشکۆیان سکان چونکە یەک لە مەرجەکانی کۆمکاری عەرەبی بۆ ئەوەی هەر شارێک ببێتە پایتەختی عەرەبی دەبێت شارەکی عەرەبی بێ زمانی عەرەبی بێ سەماکەریش بێ کە هەولێریان کردە بەداخەوە ڕێزم بۆ هەولێری ڕەسەنەیە کەشکۆیان سکان بەربەرەڵا بوو لە هەموو شارەکانی ناوەڕاستی باشووری عێراقەوە بەداخەوە ڕاستیە چۆن پیاوانی ئاینی پێمان دەڵێن لا حەیاء فی الدین منیش دەڵێم لا حەیاء فی کوردایەت سەرمکردن لە کوردایەتی نییە بە هەزاران لە فرۆش ئیریاس کرد لەناو هەولێر داڵدە دراون دوایە ئەوانە ئاوارن حاشا لله ئەوانە ئاوارن حاشا لله ئەوانەی بوونەتە کەفیلی بەپێ ئەوانی هێناویانن بەپێ فەرمودەکەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرموێ من سن سنة حسنة فله وزرها ووزر من عمل بها إلى يوم الدين. بعكسه كاك فولا براسكين إلى يوم الدين. سواء أوانا كاك فولا جان من سن سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم الدين ومن سن سنة سيئة فعليه وزرها ووزر من عمل بها إلى يوم القيامة. مالي فرموا بردوام كاك محمود كواتە بەڵێ لە کۆت بدە ئەو کوردەی من لێرەوە دەیڕێم بە پێی دەقەکان ئەو کوردەی بۆتە کەفیلی عەرەب دەستفرۆش دێنێ گریاکێش دێنێ تا قیامەت مەسوولە برای تۆ نییە فێڵ لەخوا مەکە ئەمە لە فرۆشە دیاتێک کرد بەیابوە هیچ کەناڵێک ناوێری باس بکە کاک مەحموود کاتێ دەکەم پێ کەناڵ بێڕێنیاندا نەوێران پاس داخستنی شوێنی لە فرۆشەکان لە بەغدا و لە شارەکان ڕویان لە کوردستان کرد ئێستا دەزانی جۆرە زەواتی هەڵخەڵی تێلەر یعنی پرۆسی هاوسەرگیری فرێتەر کوردەکە دەیهێنێ مانگێک دوومان زیاتر لە لای نابێت نەکە ڕادەکات حالەتی وا هەبووە لە گەڕەکێک شووی بە کوردێک کردووە لە گەڕەکێکی تر دارێک شووی کردووە کەواتە کەلتورمان بەهامان نامێنێ کێ دەوێت دەبێت شوانێکی لە گورگ نەترسێ پەلاماری گورگ بجێڕتەوە وەک سەرکرد و لاوازێ باسی بە بەها نەبێ بە دین نەبێ بە ڕەوش نەبێ بە خاک نەبێ بە نیشتمان نەبێ چارەسەرەکە لە سەرەوەیە بۆیە داوا لە پەرلەمانتارانی بەڕێز دەکەم یاسایەک دەربکەن هەر بازرگانێک لەسەری ساقۆوە کە بازرگانی کردووە ماڵ موڵکی دەستی بەسەردا بگرێ پێ باسی بێتستانەوە چاودێری پێبەردێکردنیش بکەن هەنگاوێک زۆر گرنگ دەبێت دووبارە ڕێزم بۆ تۆ و هەموو کارمەندانی سپاس بۆ جەنابەت کاک پۆڵات دەست و چاوی تۆش خۆش بێ گەلێ سپاس بۆ پەیوەندێکت بەڵێ بەڕێزان
تەوەری ئەڵقەی ئەم جارەمان تایبەت کردووە بە مادەی هۆشبەرەوە تەوەریی گرنگ بوو بەلامانەوە لەبەرەوەی زۆرێک لە گەنجەکانمان خۆشیان ئاگیان لێ نییە ڕۆژانە ڕوبەڕووی ئەم نەخۆشی و دەردەسەریە ئەبنەوە لە نێرگەلەخانەکان لە کافتریەکان کاکۆڵا باسی حاڵەتێکی گرنگی کرد ئەویش ئەوەیە ڕەنگە لە نێرگەلەخانەکان لە هەنێ شوێن تلیاک تێکەڵ بەو مادەیە بکرێت کە هەڵێنۆشن و نازانم چۆن چۆنیە هەڵێمژن ئەمە خۆی بۆ خۆی وا لەو کەساکە بۆ نمونە زوو بچێتەوە ئەو کافتریا زوو بچێتەوە سەر ئەو مێز و کورسەیە کە لەسەری دانیشتووە بەس بۆی تامی ئەو شتە بکاتەوە لەگەڵ ڕێزم ئەوە بەشێک لە ئەوانەی کە گەورن لە تەمەنا پێڵێن پەرژینێکی قایم بێت لە ڕووی جەنابتان پێڵێن ئەو قوزەڵ قورتە اینجا بەڕاستی ئەو قوزەڵ قورتە هەوڵ بن لە کەسوکار و خۆتان و خانەوادەتان دوورخەنەوە و هەوڵ بدەن نەچنەوە سەر ئەو کافتریا و شوێنانەی کە گومانی ئەویان لێ ئەکرێت کە ئەم مادانە ئەگەر بە ڕێژێکی کەمیش بێ سەرەتا بەس بۆی ئالوودەبی بۆتی بخەنە ئەو مادەوشتەوە تا تۆ ئالوودە بکەن ئەمە خاڵێکە خاڵێکی تر بەڕاستی قسە لەسەر ئەوەش بکەین یانی ئێستا حکوومەت گەورەترین تلیاکی لەوانەیە دەستی بەسەر گەورەترین هاوردەکەری تلیاک گرتبێ یاخود بازرگانی تلیاک گرتبێ بەڵام مەسیرەکەی چییە؟ یعنی باشتر وایە مەسەلەن لە ڕاگەیانەکانەوە باز بکرێ و ئەو بازرگانەی کە ئەم مەوادی تریاکە ئەهێنێ یاخود بازرگانی پێوە ئەکا باشتر وایە لە بەرچاوی خەڵکی سزا بدرێ دواتر بە بڕێک پارە ئازاد نەکرێ یاخود بە واستە و واستەکاری چاوپۆشی لێ نەکرێ هەموو ئەمانە کۆمەڵک حاڵەتن بەڕاستی لەگەڵ خەڵکە ڕۆژانەت تەفاعولیان هەیە ئەبێ حکوومەت زۆر چاودێری زیاتر بکە و چڕی بکاتەوە بۆ ئەوەی ئەم حاڵەتە بنەبڕ بکە ئازیزان و خۆشەویستان من لە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک پێم خۆشە باسی ئەوە بکەم کە هەمیشە لەگەڵمان بن بۆی زیاتر قسە لەسەر ئەو تەوەرانە بکەین کە ئێوە ڕۆژانە پێویستانە و بووەتە حاڵەتی نەرێنی و نەخوازەر و ناو خەڵکە بۆی قسەی جددی لەسەر بکەین سوپاسی هاوکارانم ئەەکەم تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم لە دوای خێر بێ بەشمان مەکەن ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه